هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەنیا باجی گرانی نرخی بانزین نادەن. ئێستا خراپی جۆرەکەشی بۆتە خۆرەی گیانی ئۆتۆمبیلەکانیان و خەرجی زیاتری گیرفانیان. ئەو بانزینی پیسە هەموو فیلتەرەکەی قەپات کردو ئەبێتە هۆی سوتانی و زایدکردنی فیلپەمپەکان. لە شوێنکارەکانی چاکردنەوە بەدەیان فیولپەمپی تێکچوو کۆکراونەتەوە کە لە ماوەی تەنیا هەفتەیەکدا گۆڕدراون. شارەزان جەخت دەکەنەوە کە تێکەڵکردنی ئاو مادە کیمیایە نایاساییەکان سیستەمی سوتەمەنی دادەڕزێنێت. لە ڕاستیە بنزینی جاران هەمووی سارد بوو. ئێستا بنزینەکە بە جۆرێکە کە گەرمە بێت و فیلپەمپەکان نەسووتێنێت. هۆکاری ئەو گەرمبوونا گەڕێتەوە بۆ کوالەتی بنزینەکە. لە ئەساسە ئەو بنزینە لە پاڵاوگەکانە بە شێوەیەکی پاک کە بەرهەمدێنرێت بەوە ناگاتە دەستی هاوڵاتی. دەستکاریەکرێ بە کۆمەڵە دەرمان بۆی ئۆکتانەکەی بەرز بێتەوە و ئەم دەرمانانش کە تەیەکرێ ئەبێتە هۆی ئەوەی کە بنزینەکە لە ناو تانکەکە گەرم بێت پلەی گەرمەکەی بەرز بێت و ڕێژەی سووتانی فیلپەم یا عەتەڵەکان زیاد دەبێت. پەرلەمانتارێکی پێشووی پەرلەمانی کوردستان دەڵێت ئەم بنزینەی لە هەرێمی کوردستان دەخرێتە بازاڕ لەگەڵ ستاندەردە جیهانی و تەندروستیەکاندا ناگونجێت. یەکێک لە کێشە گەورەکان کێشەی کوالێتیە. ئەو بنزینەی کە ناوی نۆرمەڵە یاخود جاری وایە نۆرمەڵە و بە ناوی محەسە نەفرۆشتێ چاودێرێکی وردی لەسەر نییە، ئۆکتانی وەکو پێویست نییە، کوالێتێکی زۆر خراپیە. هەندێکیان لە مەوادی زۆر خراپ دروستەکرێن لە گۆڕەپانەکانی سوتەمەنیە دروستەکرێن و هەندێکیان مەوادی زۆر مەترسیدار کە ڕاستەخۆ کاریگەری لەسەر شێرپەنجە هەیە تیانە بەکارهێنرێ. ئەمە یەکێکی ترە لە کێشەکانی سوتەمەنی بەداخەوە. بنزینی خراپ جگە لەوەی ئۆتۆمبیلەکان تێک دەدات زیانی گەورەی تەندروستی و مادەیشی بۆ هاوڵاتیان هەیە. ئەمە شاوکات لەگەڵ گرانبوونی نرخەکەی دەرەنجامی نەبوونی چاودێری و لێپێچینەوە جگە لە حکومەتێکی بێباک و بێخەم کەسی دیکە لەی بەرپرس نییە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.